کاتێک باسی سیما دیارەکانی شاری کەرکووک دەکرێت ناکرێ باسی خاسە نەکرێت کە لە ڕووی خزمەت گوزاریەوە خاسەی کەرکووک فەرامۆش کراوە. خاسە بە وشکی جوان نییە بەڕاستی، بە وشکی ینی دیمەنێکی زۆر ناشرینە بەخشێتە شارەکە، ئەبێ ئەوان فشار بکرێتە سەر ئەو وزارەتە لە ڕێی دائیرەکەیەوە بۆ ئەوەی ئەمە بە ڕەچاوەرگیرێ و کاری تیا بکرێت. کەرکووک ینی کێشەکەی ئەوەیە من خۆم چەند جارێ بۆ وزارەتەکان ڕۆشتومە بۆ ئیش و کاری دائیرەکەی خۆم لە وزارەتەکان کە ئەڵی کەرکووک کەسەوەی گوێت ناداتێ بەڕاستی، یعنی کەرکووکیان بە ئەهمیەت وەرنەگرت، ئەگە بە ئەهمیەت وەریان گردایە هەر بۆ نمونە نانێڵا کەرکووک 2 ساڵ بۆ ئاقارەیە بڕە کە پاکردنەوەی ئەم شارە بوو بە قسە و باسی هەموو شەقامی شاری کەرکووک. بەڕای بەڕێوەبەری شارەوانی کەرکووک بەغداور لەو سیمایانی کەرکووک ناداتەوە، بەڵام دەکرێت ئیداری کەرکووک خۆی پرۆژەی هەبێت. من چەند جارێک چوومەتە سەدی خاسەیش ئاوێ زۆر لەوێ هەیە، ینی لەگەڵ محافزیە لەسەرەوە قسەمان کردووە، زۆر سیمایە جوانە بێگە کە ئەو ئاوە استقلال بکرێ بە ناو خاسەیە دەوروبەری ئێمە دار بچێنرێن. بۆ نمونە ئێمە ئێستا پرۆژەیەکمانێ لە خوتەی تازەیە پابلین کۆرنیشی خاسە هەمووی دار و شتی لێ بڕوێنین، بەڵام خۆتەزانی خاسەیش پێویستی بۆیە کە ئاوی شتێبێ بۆی سیمایە جوانتر بدا. بەداخەوە خەڵکی ئەڕۆن لە دەوروبەری بازارەکانی کە لە دەوروبەری خاسەیە زبڵەکە ئەکەنە ناو قەراغی خاسەیە، ئەو دیمەنێکی زۆر ناشرینە و ئەرکێکی زۆر قورسە بۆ کارمەندەکانی ئێمە، بۆ ئەو کرێکارانە بڕۆن ئەو بابەتە کۆکەنەوە و پاچیکەنەوە. دوای تێپەڕبوونی زیاتر لە 90 ساڵ بەسەر ڕووخانی ڕژێمدا خاسەی کەرکووک بە فەرامۆشکراوی ماوەتەوە. دەکرا خاسەی کەرکووک بکرێتە جوانترین پرۆژەی گەشتیاری لە ناوچەکە، بەڵام نەکراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.